خولیان خۆشەویستی بۆ وەرزشی ئۆتۆمبیلی سپۆرت بۆتە هۆی ئەوەی ئەندازیارێکی سۆفتوەری عێراقی ببێتە پیشەگەریکی ئەو بوارە و بەسەر ئاستەنگەکاندا زاڵ ببێت و ئۆتۆمبیلەکەی خۆی ئامادە بکات بۆ ئەوەی بەشداری پاڵەوانیەتیە ناوخۆیی و ناوچەیەکان بکات. رياضة السيارات هي قلنا معروفة. ئۆتۆمبیلی سپۆرت لە ئاسی نێودەوڵەتیدا ناسراوە بەڵام درەنگ گەیشتە عێراق بەلە بەرچاوگرتنی دۆخی وڵات و ئەوەی بەسەر ئێمە داهات بوو. من لە ساڵی 2014 دەستم بەمە کردووە کە زوو دەچوومە ئەممان چونکە لە ئوردون پێشکەوتوو بوو لە ڕێخستنی پاڵەوانەتیەکان و ئامادەکردنی ئۆتۆمبیلی سپۆرت لەوێەوە چیرۆکەکەم دەست پێ کرد دەچوومە پاڵەوانەتیەکان بۆ ئەوەی بزانم لەوێ چیان هەیە بە زۆری دەچوومە ناوچەی پیشەسازی لەوێ کاریان لەسەر ئۆتۆمبیل دەکرد خۆشەویستی من بۆ ئەو جۆرە ئۆتۆمبیلانە وای کرد زیاتر دەربارەیان بزانم. گەشتەکەی عەبدولخالق ئەلفەلوجی بۆ بوون بە کارامەیی بواری ئۆتۆمبیلی سپۆرت گەشتێکی ئاسان نەبوو. زۆر جار ناچار بۆ گەشتکات بۆ ئوردن بۆ ئەوەی فێری ئەو وەرزشە بێت پێشەوەی وەرزشەکە لە وڵاتەکەیدا بەناوبانگ بێت. یەکێک لەو کێشانەی کە ڕوبەڕوومان دەبێتەوە ئەوەیە کە پارچەی یەدەک زۆر گران و لە ناوخۆ دەست ناکەم بۆیە هەمویان هاورداکەین هەروەها هیچ گۆڕەپانێکیان شوێنێکی بەردەست نییە کە بتوانین ڕاهێنانی تیا بکەین بۆیە لە کۆتاییدا لە هەمان ڕۆژی پێشبڕکێکەکەدا ئۆتۆمبیلەکەم تاقی دەخەمەوە کە چەمانجێ کاری لەسەر دەکەم چونکە ئێمە گۆڕەپانی پێشبڕکێیان ژێرخانی گونجاومان نییە بۆ ئەمە ئەگەر پشتیوانی حکوومەتمان هەبووە یاریگا و پلانمان بۆ ئەم وەرزشە هەبووە ئەگەر وا بواە پاڵەوانەکان دەبینیت و لەو ڕووەوە کارەکان ئەنجام دەدرێن. لە ماڵەکەی خۆیدا لە بەغدا عەبدولخالق کار لەسەر باشکردنی کارایی ئۆتۆمبیلەکەی کردووە پێشەوەی بەشداری لە یاریەکانی پاڵەوانێتی ڕێد بۆڵ بکات لە عێراق. الحمد لله احنا يمكن بالثلاث سنين اللي فاتت او الاربع. سپاس بۆ خوا لە ماوەی 4 ساڵی ڕابردوودا بە شێوەیەکی پرۆفشناڵ دەستمان بە پێشبڕکێ کرد بۆیە ئامادەکاری ئۆتۆمبیلەکە جیاواز بوو هەروەها دەستمان کردووە بەشداریکردن لە پێشبڕکێنی دەوڵەتی و ناوخۆیی لە پاڵەوانەتیەکاندا سەرکەوتومان بەدەستێناوە سپاس بۆ خوا ئێمە دەتوانین بڵین ئێستا پیشەین بەڵام ساڵانە دەبێت پەرە بە ئۆتۆمبیلەکانمان بدەین و کار لەسەر ئۆتۆمبیلەکانمان بکەین بۆ ئەوەی بتوانین ڕکابەری بکەین. لە ناو جەماوەرێکی زۆردا عەبدولخالق بەشداری پێشبڕکێیەکی کرد بۆ ئەوەی لە داهاتوودا بتوانێت نوێنەرایەتی وڵاتەکەی بکات لە پێشبڕکێی ساڵانەی ڕێدبۆڵ لە قەتەر بەڵام سەرەڕای دۆڕان بە شکۆی هەستێکی بەرزەوە ڕازی بوو بە دەرەنجامەکە. بطولتنا اليوم هي للريد بول كار بارك دريفت تصير. پاڵەوانتەکەی ئەمڕۆ ڕید بۆڵ کار پارک دریفتە یەکەم جارە لە بەغدا بەڕێواچێ براوەکەی نوێنەرایەتی عێراق دەکات لە یاری کۆتایی لە قەتەر. ئەمڕۆ دەتوانین بزانین کە ڕێژەی بەشداریکردنێکی زۆر هەیە و ئۆتۆمبیلە سپۆرتە بەهێزەکانیان ئامادە کردووە ئێمە ئاواتەخوازین و کێبڕکێ دەکەین بۆ بەدەستهێنانی پلەی یەکەم بۆ نوێنەرایەتیکردنی عێراق. سەرایکەمی سەرچاو و دەرفەتەکان ئۆتۆمبیلەکەی خۆی کردووە بە سپۆرتکارەکان کە دەیەوێت لە پاڵەوانێتی ناوخۆیی و جیهانیەکانیشدا بەشداری پێشبڕکێکان بکات کە لە چەند پاڵەوانێتێکدا سەرکەوتوو بوو ئەو خەون بۆ دەبینێت ڕۆژێک لە ڕۆژان بتوانێت بەشداری لە پاڵەوانێتی جیهانیەکاندا بکات. ئاسۆ جەبار دەنگی ئەمریکا.